هۆی جەهل و نەفامیە گەنجانێک کەوتونەتە تەکفیرکردنی مسلمانان، چەک و سیلاحەکەیان و زمانەکەیان و قەڵەمەکەیان هەمووی ڕووی کردوتە مسلمان و ئەهلی ئیسلام. يقتلون أهل الإسلام أهل الإيمان ويدعون أهل الأوثان. وازيان لأهل أوثان هنا، وازيان لكافر هنا، لناو جرقي كافر دا دەژێت باسی ناکات، ئیشیشی پێی نییە. بەڵام بەردەوام تیرە ژەهراویەکانی ڕووی کردوتە مسلمانان و قسە بە مسلمان دەڵێ، مسلمان بە کافر دادەنێ، خەڵکی لێهان دەدا. بۆ جاهلە، جەهلی هەیە و تێناگا. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام وەصفی کردن ئەو خەواریجانە، ئەو توندڕەوانە، فەرمووی يقرؤون القرآن ما يجاوز حناجرهم. قورآن دەخوێنن لە قورجیاندا نابەزێت بێتە ناو دڵیان و لێی ورد بنەوە تێی بگەن، تێی ناگا، نازانی جوان قورآنەکە بخوێنێتەوە. بەڵام لەوە ئازایە من و تۆ کافرکە، بۆی هەڵکەوێت بە چەقویەکی کول سەری یەک بە یەکمان دەبڕێت. بۆ وا دەکەی ئەی لەخوا نزیک دەبەوە، ئەمانە کافرن، ئەمانە مرتەدن. کاکە بۆ کافرە؟ ئەهلی مزگەوتە، ئەهلی ماڵی خوایە، چۆن کافرە؟ ناکاکە کافرە، چونکە ناڵێ فڵان کافرە کەواتە خۆشی کافرە، دایکت باوکت ئەوانیش کافرن. بەهۆی چیەوە براکەم؟ بەهۆی جەهل و نەفامیەوە.